سڵاوی نەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە شاری کاردیف یادی شەهیدی قەڵەم شەهید کاوە گەرمیانی بەرز ڕادەگرین. شایانی باسە ئەم یادکردنەوەیە یەکەم دەستپێشی ڕێکخراوی داکۆکە لە شاری کاردیف. ساتێک بۆ ژیانی سەرجەم شەهیدانی ئازادیخواز و شەهیدی قەڵەم بە تایبەتی شەهید کاوە گەرمیانی بە بێدەنجی ئەوەستین. سپاسان. دەستان خۆش بێ. ئاوڕێیان وەک دەزانن لە ڕۆژێکی ئەمڕۆ کاوە گەرمیانی تیرۆر کرا، بەڵام لێرەدا ئەوە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی و یەکێتی دەڵێن ئەمڕۆ هەزارانی وەکو کاوە گەرمیانی لەدایک بوون، هەزارانی قەڵەم لەدایک بوون. بە خوێندنەوەی وتاری ڕێکخراوی داکۆک دەست پێکەین. ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ 5/12 ڕۆژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانیە. ئازمان لەگەڵ یادکردنەوەی کاوە گەرمیانی لەسەر گوڵکۆی لە شاری کەلار لەلایەن کەسوکاری هاوڕێیانیەوە و ئێمەش لە چەندین شاری وڵاتی بەریتانیا درود بۆ گیانی کاوە گەرمیانی دەنێرین و نەفرەت لە بکوژانی دەکەین. لەم یادا بە پێویستی دەزانین ئاماژە بکەین بە یەکەم ڕۆژی 1/12/2023 حوتەمین ساڵ تێپەڕی بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس شوکری ڕێکانی. تا ئێستا بکوژانی ئاشکرا نەکراون. هاوشانی ساڵیادی کاوە گەرمیانی لە ساڵیادی شوکری ڕێکانیش بەرز ڕادەگرین. دووەم ئیدانەی بەردەوام بە ناحەقمانەوەی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەکەین لە زیندانەکان بە تایبەتی قارەمان شوکری و شێروان شێروانی و هاوڕێکانیان. سێەم
پشتیوانی لە خەباتی مامۆستایانی ناڕازی دەکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان دەنگمان لەگەڵ دەنگیاندایە لەگەڵ دەنگی بوێر و زوڵاڵی ئەوان هاوار دەکەین ئاش بەتاڵە ئاش بەتاڵ بڕوخە حکومەتی پاتاڵ لە کۆتاییدا دەڵێن لە هەر کوێ مافی مرۆڤ پێشێل بکرێ بە تایبەتی لە کوردستان دەبینە قەلغانی بەرگری سەرفرازی بۆ ئازادی خوازان و سەرشۆڕی بۆ بکوژانی کاوە گەرمیانی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 5/12/2023 بە ناوی خوای گەورە و میرەبان درود و نەمری بۆ شەیدانی قەڵەم و سەرجەم شەیدانی ڕێگای ئازادی دەست پێک بە پێویستی دەزانین بەقەت باڵای قەڵەمەکەی کاوە گەرمیانی سوپاس و پێزانینمان ئاراستەی کوردانی تاراوگە و ڕێکخراوی داکۆک و کۆی گشتی بەشداربووان لە وڵاتی بەریتانیا بکەین لە دوور وڵاتەوە خەمی ئازادی و نادادی دەسەڵاتی باشوور تەنی پێ هەڵچنیون و هاوشانی ئێمە لە خەمی کەیس و شەیدانی ڕێگای ئازادی و دانوت بۆ تیرۆرکردنی مەرگی شەیدی قەڵەم کاوە گەرمیانی یاد و ماتەم دەگێڕن هەرچەندە سوپاسان بکەین ناگاتە هەڵوێست و خەمخۆریتان ئازادی خوازان بۆ دەیەمین ساڵ وەگەڕی شەید کاوە گەرمیانی وەک وتار و پەیامی خانەوادە بڕیارمانداوە ئەم پارچە نووسینەی کاوە گەرمیانی بە نووکی تیژی قەڵەمەکەی نووسیوێتی وتاری دەیەمین ساڵ وەگەڕی تیرۆرکردنەکەی بێت کە دەلالەت لە دەسەڵات و مێژووی یەکێتی پارتی لەژێر ناونیشانی کاوە گەرمیانی خۆی دەدوێت کاوە گەرمیانی گۆڤاری ڕایەڵا ژمارە 1 ئەیلولی 2012 خیانەت لە مێژووی یەکێتی و پارتیدا لە مێژووی پارتی و یەکێتیدا هیچ حرامێکی سیاسی و کۆمەڵایەتی و نیشتیمانی تەنانەت ئینسانیش نەماوە پێشێلیان نەکرد بێ هەر لە خیانەتی 66 و کوشتنی 75 شوعیەکانی پشتاشان و ڕێگەدانی پارتی و یەکێتی بەمیتی تورکی و ئیطلاعاتی ئێران و هێرشکردنە سەر گەریلای پدک و هێنانی سوپای پاسدارانی ئێران پێش سیوێکی ئابوو بۆ سەر حیزبی دیموکراتی کوردستان لە کۆیە لەلایەنێکێتی نیشتیمانی کوردستان و هێنانی سوپای عێراق لە سیوێکی ئاب لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و کوشتنی 5 کۆمۆنیستەکەی سلێمانی و دزینی سەروەت و سامانی ماڵ و مڵکی میلەت و ئاودیوکردنی نەوت و خوێناویکردنی سلێمانی و شارۆچکەکانی تری لە کاتی ڕاپەڕینەکەی حەفەی شوبات و ڕۆژانی دواییدا دەمانەوێت بابەتی دیکە و لەو جۆرە کە هێشتا کەسوکاری قوربانیەکانی شەڕی ناوخۆ تا ئێستا بێودە چاوەڕوانی ڕۆڵەکانیانن کە بگەڕێنەوە باوشی گەرمی هێزان و کەسوکاریان بەڵام هیچ کام لە یەکێتی و پارتی خۆیان بە بەرپرس نازانن بەرامبەر ئەو تاوان و قوربانیانە جگە لەوەش هەزاران مناڵ بێدایک و باوک و ئافرەت بێفیا و کراون و بە درێژایی ئەو مێژوەش چاوەڕوانی ئازیزانیان کە ڕۆژێک بێت بگەڕێنەوە باوەشی خێزانەکانیان لە مێژووی ملانەی شەڕ و پێکدادانەکانی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان خیانەت کراوە لەلایەن ئەو هێزانەوە سەرجەم بنەما نیشتیمانەکان کەشێل کراون و هەردوو حیزبی باڵادەست لە هەرێمی کوردستان خاوەنی هێزی سەربازی و میلیشای تایبەت بە خۆیانن بە هیچ جۆرێک ئەم هێزانە بە نیشتیمانی نەکراون و بۆیە ئەگەری ئەوە لە ئارادایە لە هەر ململانەیەک دووبارە ئەم هێزانە شەڕی چەکداری بکەنە سەنگی محەک بۆ یەکلایکردنەوەی ململانیەکانیان ئەمەش ئەو مەترسیە ڕاستەقینەیە کە پێمان دەڵێت ئەو خیانەتانە ڕووداوێک نییە لە دوامانەوە بێت بەڵکو ئەگەرێکە لە پێشمانەوە ئەگەر بێت و بەدیدی ڕەخنەیی و ڕازانستیەوە مێژووی سیاسی دوور و نزیکی خۆمان هەڵسەنگێنین هەوڵ نەدەین ببینە خاوەن ئیرادەیەکی سیاسی زیندوو بۆ ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی سیاسیدا بەدەست ئەمدا دامەزراوەکردنی سەرجەم دامەزراوەکانی حکومی و بە نیشتیمانیکردنی هێزی جەکدار و کە بە جۆرێک تەنیا وەلایان بۆ بەرژەوەندیە باڵاکانی نیشتیمان هەبێت و بە هیچ جۆرێک هێزە سیاسیەکان لە ململانی نێوانیاندا ناتوانن ئەم هێزانە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن سەرنووسەر کاوە گەرمیانی خانەوادەی کاوە گەرمیانی 5/12/2023 ئەوڕێیان بەخۆ وەک دەزانن شکری ڕێکانی 4 ڕۆژ بەر لە ئێستا ئەویش لە ڕۆژێکدا تیرۆر کرا ئێستاش
وتاری بنەماڵەی شکری ڕێکانی لەلایەن کاگوڕوا شاڵی دەخوێندرێتەوە. بەڕێزان زۆر بەخێر بن. وەکو دەزانن ئەمە یەکەمین چالاکی و مەراسیمی ڕێکخراوی داکۆکە کە لە شاری کاردیف دەکرێت. خۆشحاڵین بە ئامادەبوونتان دەستان خۆش بێ. وەکو بەبیرهێنانەوەیەک شکری ڕێکانی لە 1/12 ساڵی 2016 لە یەکێک لە چیاکانی ئامێدی تەرمەکەی دۆزرایەوە و لەو کاتەدا دەستگا ئەمنیەکان وتیان کە ئەوە لەلایەن بەرازێکەوە کوژراوە، بەڵام لە ڕاستیدا لەلایەن چەندین ڕۆژنامە نووسی بیانیەوە ئەوە ڕوون کراوەتەوە کە ئەوە لەلایەن بنەماڵەی پارتی و بەتایبەتیش لەلایەن خودی مەسرور بارزانیەوە شەهید کراوە. و ئێمە لێرەدا وەکو ڕێکخراوی داکۆکە هەموو شەهیدانی قەڵەم بە شەهیدی خۆمان دەزانین و لە بیریان ناکەین. ئەم وتارەی ئێستا لەلایەن قەهرەمان شکری ڕێکانی نووسراوە کە ئێستا لە زیندانی پارتیدایە لە هەولێر. ئامادەبوانی بەڕێز سپاس بۆ ئامادەبوونتان. وەک بنەماڵەی شەهیدی ڕۆژنامەوان ئەم هەڵوێستەتان بەرز دەنرخێنین. وەکو ڕوون و ئاشکرایە باوکی ئێمەی شەهید ڕۆژنامەوان شکری ڕێکانی لە 1/12 2016 شەهید کراوە و تا ئێستا کەیسەکەی نادیارە، بەڵام لای ئێمە بە کەیسەکەی بەکراوەی ماوەتەوە. لە دوای تیرۆرکردنی باوکمان کوڕێکمان بە ناوی قەهرەمان شکری لە جێگای باوکمان درێژەی بە کاروانی خەباتی ڕۆژنامەدەوانی داوە. دوای چەندین ئاستەنگ و ڕێگری لە کاری ڕۆژنامەوانیدا لە کۆداییدا ئەویش دەستگیر کراوە و بە 7 ساڵ حکم بەسەردا سەپێنراوە. بۆ ئەوەی ئێمە وەکو خانەوادەکەی ئاگدار بکرینەوە پارێزەری بۆ دابین بکرین ئەو ڕێگەیەمان لێ گیراوە. بە زۆرم لێ لە زینداندا هێڵراوەتەوە و تا ئێستا چارە نووسی دیار نییە و ژیانی لە مەترسیدایە. هیواداری ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوی داکۆک خاوەندارێتی لە مافی ڕۆژنامەوان چالاکوانان بکەن و هەڵوێز وەربگرن و کوڕەکەی ئێمەش وەکو ڕۆژنامەوانەکانی تر تاوەکو نەبێتە قوربانی. هاوڕێکانیشی وەکو ڕۆژنامەوانان شیروانی و گۆهدار زێباری و مەلا نەزیر کە هەمان کەیسی قارەمان شکریان بۆ دروست کراوە و بە نەحەق زیندانی کراون. لە کۆتاییدا دەڵێن ئازادی بۆ ڕۆژنامە نووس و چالاکەوانان شیروانی و گۆهدار زێباری و مەلا نەزیر و قارەمان شکری و سلێمان ئەحمەد و عەباس عەلی. بەڵێن دەدەین لەسەر هەمان کار و خەبات و تێکۆشانی شەهیدانی قەڵەم و ڕۆژنامە نووس کاوە گەرمیانی و سەردەش عوسمان و وێداد حوسێن و شکری ڕێکانی بەردەوام دەبین. سڵاو بۆ ڕۆحی شەهیدان. زۆر سپاس بۆ هەڵوێستی بەرزی ئێوەی دڵسۆز. ڕێز و سڵاوی بنەماڵەی ڕۆژنامەوان قارەمان شکری کوڕی شەهید ڕۆژنامەوان شکری. شێروانی و هاوڕێکانی چەندان ئازادی خوازی تر بەهۆی نادادپەروەری و ناحوکمڕانی و بێقانونی و بێیاسایی حاکمەکان و محکەمەکانی کوردستان چەندین چالاکوان بەبێ دادگا و بەبێ حکم و بەبێ هیچ شتێ حکمە دێن بەبێ هیچ بنەمایەک و بیزی یاسایەکە بێت. بە خێراتنی هەموو لایەکەم زۆر بەخێر بن. من وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک وەکو هاوکارانم زۆر سوپاسی ئێوەکەم کە بەڕاستی خۆپێشاندانێکی هێمنانە و باش بوو بەبێ کێشە و سوپاسی هەموو لایەکەم کە بۆ یەکەم جار توانیمان لە وێڵز بتوانین خۆپێشاندانە یاخود چالاکیەک ئەنجام بدەین کە یادی شەهیدێکی قەڵەم بکەینەوە کە دەستێکی ڕەش کە دەستی گیان بەو کەسە ئازیزەی ئێمە وایان زانی کەەوە قەڵەمێک لەناوە بن بەڵام نەیان زانی دەها هەزار قەڵەمی تر پێ ئەبێت و کەسانی سەربەرز کە شانازی پێوەکەن لە مدووەکە کاتێ باسی کاوە گەرمیانی ئەکەن باسی ئازایەتی ئەو پیاوە بەڕێزا. Today to remember our brave journalist has been killed on this day and how unfortunate the killer of the journalist has not been arrested yet. We want to deliver our voice to the world how brutally this man has been killed, specifically in his mother's arm. And I also how the freedom of speech get expressed and abused in Iraqi's Kurdistan. The journalist will get face of the persecution, and we want also to deliver our voice to the world again, and that's why we are here today, and to remember the journalist, our brave journalist got killed on this day, and welcome everyone again.
ئێمە ئەم وەک چالاکیسەری وڵاتی بریتانیا بەسەر دایزانێکی دەرسووداودا بەسەر خوشکانی برا کوژراودا بەسەر بێڕەشەکاندا بەسەر مناڵەوێ باوکەکاندا بەسەر باوکە فرمێسکەکاندا بە ئاسمانی باڵەکەدا بەدەخی دەرپرسی ئەمڕۆ ئێمە وەک رێکخراوی داکۆ کاتوین خۆبوونەوە ئیدانەی کرانی هەڵەم کاوەگەرمیانی ئیدانێکی زیندانیانی هەڵەم بادینان دەکەین بۆ یەکەم جارکەوە لە کاردی ئەم خۆپیشاندانەکەین هیوادارم دەسەڵاتی هەرێم دوو بنەماڵەی داعش دوو بنەماڵەی تیرۆریست دوو بنەماڵەی خراپ لەسەر دەسەڵات نەمێن سپاس هاینانی ئێرە ئێوە بۆ چه بارزانی پێ باشە بەریتانیا لە شاری کاردیف دیارە نازانێت یادی کاوەگەرمیانیمان کردەوە و لەم ڕۆژەدا ڕۆحی کاوەگەرمیانیمان شاد و ئارام کرد و یادی کاوەگەرمیانی و خەڵەمەکەی کاوەگەرمیانیمان بەرز نرخاند و لێرەوە بە خاینان و بە زاڵمانی دەسەڵاتی باشووری کوردستان هەڵدەین لێرەوە پێیان دەڵێن نا دیسانەوە نا و سەر شۆڕی بۆ بنەماڵەی بەرزانی و قاڵەبانی زۆر سوپاس.